عزیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان سڵاوتان لێبێت و ئێوارەتان زۆر باش بێ. دڵخۆشم ئێواری ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دەمێت لە سەرەتادا ئاماژە بۆ بکەم کە ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکە لە نێو ستۆدیۆی ئێواری ئەمڕۆی گەلی کوردستان پێشکەش ناکەین، بەڵکو هاتوونەتە نێو یەکێک لە ستۆدیۆ زۆر جوانەکانی تەلەڤیزیۆنی ئاسمانی پەروەردەیی. دیارە ئەم تەلەڤیزیۆنە ساڵانێکی زۆرە خزمەت دەکات لە بواری پەروەردە. لە ئێستادا بۆتە مینبەر و شانۆیەکی زۆر گرنگ بۆ پەروەردە. دەمەوێت گفتگۆ بکەم سەبارەت بۆ پرۆژە و کار و چالاکیانەی کە لەم تەلەڤیزیۆنەوە پەخش دەکرێت بە میوانداری زۆر بەڕێز دڵبەند مستەفا بەڕێوەبەری گشتی تەلەڤیزیۆنی پەروەردەیی و هاوکات لەگەڵ بەڕێز مامۆستا ئومێد عەلی وەکو سەرپەرشتیار و شارەزای بواری پەروەردە لەگەڵمان ئامادە دەبێت. دەمەوێت لە سەرەتای گفتگۆکانماندا بێمەلای کاک دڵبەند سڵاوت لێبێ و دڵخۆشم لە پرۆگرامەکەمی. با سەرەتا بۆ دەست پێ بکەین دامەزراندنی کەناڵی پەروەردەیی کەی و چۆن بوو؟ بەڵێ تەلەڤیزیۆنی پەروەردەی ساڵی 2002 لە شاری سلەیمانی لە سەردەستی ژمارەیەک کەسانی شارەزای بواری پەروەردە و بواری هونەری و تەنانەت ڕاگەیاندنیش دامەزراوە کە ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان ئیداری سلەیمانی بیری لەوە کردبەوە کە دەستگایەک مینبەرێک بۆ پاڵپشتیکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە شاری سلێمانی دابەمەزرێ. بێگومان نمونی تەلەڤیزیۆنی پەروەردەیی لە وڵاتانی چواردە و تەنانەت لە عێراقیش بوونی هەیە، بۆیە بیرۆکەی ئەم تەلەڤیزیۆنە لە لای ژمارەیەک لەو کەسە بەڕێزانە دروست بوو و تەلەڤیزیۆنی پەروەردەیان دامەزراند. تەلەڤیزیۆنی پەروەردە لە ساڵی 2002 لە شاری سلێمانی پەخشی بەرنامەکانی خۆی بڵاوەکاتەوە. سەرەتا لە تەنها شاری سلێمانی بووە، دواتر وردە وردە پەخشە پەری پێدراوە گەیشتە شاری کەرکووک، دواتر وردە وردە پەری پێدراوە تاوەکو زۆر لە شوێنەکانی کوردستان وەریگرتووە. لە ساڵی 2013 گۆڕانکاریە کرا لە سیستمی پەخشی تەلەڤیزیۆن و سیستمی کارکردنی تەلەڤیزیۆن، توانرا لە ساڵی 2013 سەرەتای ساڵی 2014ەوە بە سوپاسەوە لە کۆمپانیای میکس میدیا توانیمان تەلەڤیزیۆنەکە ئەو کات بکەینە تەلەڤیزیۆنێکی سەرتاسەری بەهۆی ئەو کۆمپانیا بەڕێزەوە کە تاوەکو ئەمڕۆ شەرپەخشی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی بڵاوە کاتەوە بەبێ بەرامبەر بەڕاستی. دواتر تەلەڤیزیۆنەکە چەندین هەنگاوی تری گرنگجینا بەکردنەوەی ستۆدیۆ لە شاری هەولێر کە هەولێر مەرکەزی وەزارەتی پەروەردە لە هەولێرە، ستۆدیۆکی باش کە ژمارەی کەسی باش لەوێ کارەکەن. دواتر و لەگەڵ دەست بەکاربوونی وەزیری ئێستای پەروەردە بیر لەوە کرایەوە کە ئەم تەلەڤیزیۆنە زیاتر گرنگی پێبیرێ. ئەوە بوو لە کۆتایی ساڵی 2019 بەتایبەت لە مانگی 12 تەلەڤیزیۆنەکەمان بوو بە کەناڵێکی HD لەسەر هەموو سیستەمە ناوخۆیەکانی کەناڵە ناوخۆیەکان لە HD بۆکس و ئایستار و بێگومان هەر لە میکس میدیا خۆی مایەوە. تەلەڤیزیۆنەکە کارەکانی خۆی کرد لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و بوونی کەرەنتینە و داخستنی دەرگای قوتابخانەکان ئەرکەکە زیای کرد لەسەر ئێمە. بەڕاستی ئەوە بوو وەزارەتی پەروەردە بیری لەوە کردەوە چۆن وا بکات ئەم تەلەڤیزیۆنە هەموو کەسێک لە ماڵەوە بتوانێت زۆر بە ئاسانی سوودی لێ ببینێ. وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی تۆکمەی باشی پێشکەشی ڕێخای یونیسێف کرد. ڕێخای یونیسێف بە سوپاسەوە پرۆژەکەیان قوبوڵ کرد و کەناڵەکە بوو بە کەناڵێکی ئاسمانی. ئێستا تەلەڤیزیۆنی پەروەردەیی کەناڵێکی ئاسمانیە لەسەر مانگی دەستکردی نایلسات 24 ساعتی بەردەوام بەرنامەکانی پەخشن. دەستەکانت خۆش بێ. وەڵا ئەمە ئاماژە بۆ بکەم کە زۆر بەڕێز دڵبەند مستەفا لە ساڵانی ڕابردوودا وەکو بەڕێوەبەری هونەری لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان کاری کردو. خۆشبەختانە ئێستا وەکو بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەروەردە لێرە میوانە. بابزانم کاک دڵبەند لە ساڵی 2002 تاکو ئێستا تەلەڤیزیۆنی پەروەردەیی چەند جار دەستی بەڕێوەبەرانی گۆڕیوە؟ بەڵێ ڕاستیەکەی سەرەتا کە تەلەڤیزیۆن دامەزراوە ژمارێکی زۆر مامۆسای شارەزا و کەسانی شارەزا لێرە بەڕێوەبەر بوون، هەم سەرپەرشتیان بوون. مامۆسا خەسرە و بابان سەرپەرشتیار بووە، مامۆسا کاوای ئەحمەد میرزا یەکەم بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردەیی بۆ بەڕاستی کە لێرە زۆر ڕێز و سپاس سڵاوم هەیە بۆ جناوی مامۆسا کاوە کە ئەتوانم بڵم پیاوێکی بە ئەزمون لە زۆر بواری هونەریە. دواتر چەند بەڕێوەبەرێکی تری گۆڕیوە. کاک ئاسۆی جەمالی موختار ماوەیەکی زۆر لێرە بەڕێوەبەر بووە کە ئێستا بەڕێوەبەری هونەریە. کاک ئاکۆ عومەر ماوەیەک لێرە بەڕێوەبەر بووە، کاک عەزیز ئالانی لێرە بەڕێوەبەر بووە، لە دوای کاک عەزیزیشەوە من لێرە دەست بەکار بووم.
هەر بمێنی کاک دڵبەندیان سەرکەوتوبی کاک دڵبەند ئەگەر بە قۆناغ حسابیکەین تەلەڤیزیۆنی پەروەردەی بە چەند قۆناغ تێپەڕیوە لە سەرەتاوە تا بدایەتیش بۆم باس کردی سەرەتا تەلەڤیزیۆنی پەروەردەی کەناڵێکی لۆکاڵی تەنها لە شاری سلێمانی بەخشەکەی دەگەیشتەکە تەنها شاری سلەیمانی دواتر وردە ئەم تەلەڤیزیۆنە بڵین پێشکەوتووە ئەو بووە لە ساڵی 2007 بۆ 8 لە شاری کەرکووم وێزگەیەکی پەخش کراوەتەوە ئەم وێزگە پەخشە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەی لێ بڵاو کردوتەوە دواتر لە ساڵی 2014 بوو بەس تەلەڤیزیۆنکی سەرتاسەری و ئەستە کەناڵێکی ئاسمانیە دەستەکانتان خۆش بێت دەچمە لای زۆر بەڕێز مامۆستا ئومێد عەلی مامۆستا دڵخۆشم کە وەکو سەرپەرشتیاری پەروەردەی و هەم شارەزا لە بواری پەروەردە ئەمڕۆ لێرە ئامادەی ئەگەر باسێکی سوود و گرنگی تەلەڤیزیۆنی پەروەردەین بۆ بکەی بۆ قوتابیان و خوێندکاران تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوان سپاس بۆ ئەم بەرنامەیە دیارە بە پەروەردە ئەو سێکتەرە گرنگەی ژیانە کە پێویستە هەموو لایەک و هەموو شوێنێ بگرێتەوە ئێمە پەروەردە لە ناوەندەکانی خوێندندا ئاراستەی نەوەکانمان دەکەین ئاراستەی مناڵەکان و قوتابیانمانی دەکەین بەڵام پێویستە ئەم پەروەردەکردنەوە و ئەم فەلسەفەی وەزارەتی پەروەردە بچێتە ناو ماڵەکانەوە ئەویش لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە توانیمانە کە ئەم پەیامی کە وەزارەت هەیەی و حکوومەت هەیەی بگەینینە ناو ماڵەکان ئەمە وەکو دایک و باوک کە ئاگادار بن کە بزانن چۆن لە ناو قوتابخانەکانە چی ئەگوزەریە و چۆن پەروەردەی مناڵەکانیان نەکرێ ئەمە لە لایەکی تریشەوە ئێمە ناکرێەوە لایەتکەین ئەوە فەرامۆشکەین کە تەکنەلۆجیا و ئەو پێشکەوتنانی کە جیهان هەیەی تێکەڵی پەروەردەی نەکەین و بمانێت لی دابڕێنین بە پێچوانەوە بەڵکو یارمەتی دەرێکی زۆر باشە بێت تەلەڤیزیۆنی پەروەردە هەر لە سەرەتای دروستبوونی و بۆ خۆناغانی کە باستان کرد توانیوێتی ئەو خزمەتە پێشکەش بە قوتابیان و خوێندکاران بکە لە پێشکەشکردنی ئەو وانانەی کە با بڵین لەلایە کە لایەن مامۆساکان و وتراونەتەوە و قوتابیان و خوێندکارانێکی زۆر سوودیان لێبینەوە پێشەوەی کەرنتینە دەست پێ بکە پێشەوەی کە ئەم حاڵەتانی کە ئێستا هەیە گوزارێت دروست ببێ تەلەڤیزیۆنی پەروەردە توانێتی سەرجەم وانەکان ئەو قۆناغاستیاریانی کە لە ناوەندەکانی خوێندنەوە قوتابیان کێشان تیا هەیە توانیوێتی کە ئەوانانە پێشکەش بکە لەلایەکی ترەوە پێشکەشکردنی کۆمەڵێک پرۆگرامی بەسوود بۆ نەک تەنها بۆ قوتابیان بەڵکو مامۆستایانیش سوودیان لێبینیوە لە ڕوونکردنەوەی پرۆگرامەکان یاخود ئەو ڕێنماییانی کە لە وەزارەتەوە دەرچووە بۆ ڕوونکردنەوە کەسانی پسپۆڕ و شارەزا هێنراون لەم کەناڵە ئەو ڕێنمایانیان ڕوون کردوێتەوە چ تایبەت بێت بە تاقیکردنەوەکان کە گۆڕانکاری تیان ڕۆئەیە ئەمانە هەمووی ئەو پرسە گرنگانی کە لە ناو خەڵکایە و لە ناو ناوەندەکانی خوێندنایە تەلەڤیزیۆنی پەروەردە توانیوێتی کە ئەو بۆشایە پرکاتەوە و ڕوونکردنەوە بکە خۆشحاڵین بۆی کە تاکە کەناڵە کە کەناڵی حکوومەتی هەرێمی کوردستان بێ کە هەموو ڕەنگەکانی لە خۆ گرتووە کاتێکە دیتە ناو ئەم کەناڵە واستەکەی کە هەموو جۆرێکی تیا و هەموو ڕەنگێکی تیا هەمویان یەک ئامانجیان هەیە پێشکەشکردنی پەروەردەیەکی تەندروستە بۆ قوتابیان و خوێندکاران و گاندنی پێواتە بە بڕوای تۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی توانیوێتی ئەو ئامانجە بپێکێت کە پێویستە پێگومان زۆر بەباشی توانیوێتی بیپێکێ و زۆر بابڵین کاریگەریەکی زۆر باشی هەیە بەو ئیمکانیەتە کەمەی کە هەشی بووە و هەتاوەکو ئێستش توانیوێتی وەکو کەناڵێک کە جێگەی خۆی بکاتەوە لە هەموو ماڵێکە و توانیوێتی پامی خۆی بە باشترین شێوە بگەینێتە ناو ماڵەکان و کەسوکاری قوتابیان باش مامۆستا ئومێد بەڕێزت ساڵانێکە بێمانجوو بوون خزمەت دەکەیت لە بواری پەروەردە و تەلەڤیزیۆنی پەروەردەیش ئەتوانین بڵێن تەلەڤیزیۆنی پەروەردەی ئەو مینبەرە بووە کە مامۆستایان بتوانن تواناکانیان بەدەر بخەن تیایدا بە دڵنیاییەوە لە ڕێ ئەو کۆمەڵە پرۆگرامی کە باسمان کرد ئەو دەرخستنی توانای مامۆستایان کۆمەڵێک مامۆسامان هەیە داهێنانیان هەیە چ لە ڕێگەکانی وانەوتنەوە چ لە بوارەکانی ترە لە ڕێگەیم تەلەڤیزیۆن و توانیویانە کە ئەو پەیامە بگێن و خۆیان با بڵین دەربخەن و مامۆسایانی تریش توانیوانە ئیسفادە لە سوود لەو ئەزمونانە وەرگرن یعنی کۆمەڵە بەرنامە هەیە لەم کەناڵەیە مامۆستا بە ئەزمونونەکان ئەوانەی سەرکەوتنیان بەدەستێناوە بەهۆی چێوە بووە لێرە توانیوانە کە ئەو پەیامە بگەێنن بە مامۆستانی دوای خۆیان وەنەوەی داهاتووە بە دڵنیاییەوە پەیامەکان زۆر جێگی خۆی بووە و جێگی خۆی گرتووە دەستەکانت خۆش بێ دێمە لای تۆ مامۆستا دڵبەند وەک دەزانین کەوانەکان لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە پەخش دەکرێت ئەمە بەخشتە پەخش دەکرێت یاخود هەمووانەکان لێرە پەخش دەکرێن سەرەتا پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئاماژە بە شتێک بم بەڕێز مامۆستا ئومێد
لەگەڵ ژمارەی تر لە مامۆسایان و سەرپەرشتیارانی بەڕێز ڕۆژانە وەکو ڕاوێژکارێکی خۆبەخش بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەیی بێگوێدانە هیچ کات و ساتێک ڕاستەکەی ڕۆژانە ئامادەبوونێکی باشیان لەگەڵ ئێمە هەبوو هەز وەختێک پێویستمان پێیان بۆ یان ڕاوێژێکمان هەبوو لە بواری پەروەردەیە ڕەنگە لە ڕووە ڕاگەیاندنەکەەوە ئێمە خۆمان کەمێک شارەزاییمان هەبوو بێ بەڵام بۆ ڕووە پەروەردەیەکە تۆ گرنگە بەردەوام خەڵکانی پەروەردەیت لە چواردەور بێ خەڵکانی پەروەردەی ڕاوێژیان پێ بکەی لەبەرەوە ئەمێ لێرە سوپاسی بەڕێز مامۆستا ئومێد و ژمارەێک لە مامۆستا بەڕێزانە بکەم کە ڕەنگە ئێستا ناوی هەنێکیان بێنم ئەنەیکانم بیر بچێت چێکم زۆرن بەڕاستی بۆیە مامۆستا ئومێد ئەتوانم بڵێم پشت و پەنایەکی گەورەیە بۆ ئێمە بەڕاستی لە ڕووە پەروەردەکەیەوە وانەکان لە لای ئێمە طبعاً پێشتر پێش بابەتی کەرنتینە و ئەم داخستنی دەرگای قوتابخانەکان بۆی خۆپارێزیەوە ئێمە تەنها وانی پۆلی 12 پەخشە کرد. دواتر بەڕێز وەزیری پەروەردە پلانێکی دانا کە ئێمە بتوانین سەرجەم قۆناغەکان وانەکانیان بۆ پێشکەشکین ئەوە بوو پەنامان بردە بەر ژمارەیەک لە قوتابخانە بە تایبەتی ئەهلیەکان بەڕاستی بۆ ئەوەی کە تایبەتەکان ئەوان هاوکارمان من لەوەی کە بتوانین بە خێرایی وانەکان تەجیلکەین ژمارەیەکی زۆر وانەمان تۆمار کرد توانیمان ئەو فترەیە بۆشایەکی زۆر باش بڕکەینەوە چی کەشمان کرد هاتین بە تایبەتی بۆ پۆلی 12 پۆلێکی زیندومان دروست کرد مامۆستا ئومێد خۆی جەنابێکی بولەوانەیە کە مامۆستا خۆی هەر یەکگە لە پسپۆرە پەروەردەیەکەی سەرپەرشتیاری وانەی عەرەبی شەیەکێکە لە مامۆستا شارەزەکانی بواری عەرەبی پۆلی 12 مامۆستا ئومێد دوو چەند مامۆستایەکی تری بەڕێز هاتن پۆلێکی زیندومان دروست کرد پۆلی زیندۆکە قوتابی خوێندکار تەلەفۆنی ئەکرد پرسیاری لە مامۆستا ئەکرد مامۆستا وەڵامی ئایەوە مامۆستا فڵان بابەت لە فڵان بند تێنەگەیشتوم ئەویش بۆی شەرح کرد و جوابی ئایەوە لە ڕێی پیجێکمان هەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێی ئەوەشەوە هەندێک لەوانی کە تەلەڤیزیۆنیان لا نەبوو کۆمنتیانە نووسی و کۆمنتەکانی وەڵامەیرایەوە تا ڕادەیەک لە ڕێی ئەم پۆلی زیندووە توانیمان هەوڵێکی باش بین بۆ ئەوەی کە قوتابی خوێندکاری استفادەی لێ بکە ئەم ساڵ شتێکی ترمان کرد ڕاستەکەی بە قۆناغی پیشەیی خوێندنی پیشەیمان هێنایانەوە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە بە تایبەتی بواری بازرگانی کە لای خۆمان بە تیجارە مەشهورە توانیمان زۆربەی وانەکانی پۆلی 12 ئەوانیش تۆمار بکەین بەشی پیشەسازیش ژمارەیەک وانەمان تۆمار کرد توانیمان تا ڕادەیەک لەو کاتەیە سود لەو مامۆستا بەڕێزانە وەربگرین ئەمێ لێ ڕۆشتی کەش بڵێم هەموو ئەو مامۆسانی لە تەلەڤیزیۆنی پەروەردەوانیان تۆمار کردووە سەرجەمیان خۆبەخشن سەرجەمیان ڕۆژێک لە ڕۆژان چاویان لەوە نەبووە کە شتێک وەربگرن تەنها ئامانجیان ئەو بووە سوودێک بگەێنن بە قوتابی خوێندکار لەگەڵ دەستپێکی ساڵی خوێندنی ئەم ساڵ ڕاستێکی کە وەرزی یەکەم وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا وەرزی یەکەم ئۆنلاین بێت تایبەتی لە پۆلی 3 تا پۆلی 11 ئێمە سەرجەموانەکانی قۆناغەکان بەسەرجەم سیستمەکانەوە ئینگلیزی سیستمی ئینگلیزی عەرەبی هەنێکوانی تورکمانی و سریانیش پەخشەکە ئەوە ویستم باسی بکەین کاک دڵبەند وەک دەزانین لە هەرێمی کوردستان ئێمە خۆمان میلەتێکی فرا زاراوین بە چ زاراوەیەکی تر ئێوە لە ئێمە تەلەڤیزیۆن بە زاراوەی کرمانجی کە ئەڵین بادینی هەمووانەکان پەخشەکەین بەڕاستی زاراوەی سۆرانیش ینی بۆ نمونە تۆ وانەی سەعات 11 پۆلی 4 سەرەتاییت هەیە ئەم پۆلی 4 بنەڕەتیت هەیە پۆلی 4 بنەڕەتی وانی کوردی بە زاراوەی سۆرانیە دوای ئەوانی زانست بە زاراوەی کرمانجیە یاخود بە زاراوەی بادینیە ئەمەمان کردووە سیستمی ئینگلیزیشمان تێکەڵاو کردو بەڕاستی بەڵام یەکشت هەیە زۆر گرنگە ئێمە لێرە باسێکی بکەین تۆ لە ڕۆژێکە 10 ساعت یا 11 ساعتت بەدەستەوەیە 11 ساعتت بەدەستەوەیە مەسەلە تۆ دەی بەیانی دەزەکی بە پەخشیوانەکان بۆ دەی شەو هەر ڕۆپەروەردەیەکە ژواڵێ 12 ساعت پەخشەکەی لەم 12 ساعتە ئەبێت تۆ چەند وانە جێ بکەیتەوە تۆ لە پۆلی 3 سەرەتایی هەتاوەکو پۆلی 11 کە پۆلی 1 و 2 لە بەرەوەی کە لە قوتابخانە ئەخوێنرێ و ئەچنە پۆلەوە و پۆلی 12 ئەچنە پۆلەوە یعنی لەگەڵ ئەم مامۆستا ئومێددا دانیشتوین بڕوات بێت یعنی نەمانەزانی چی دانین تۆ مامۆسایەک لە پۆلە بابەتێک بە هەفتەیەک جاری وایە بە شەرحەکە ئێمە جاری وایە 2 ڕۆژ لەسەرێک بابەتێک لەینەوە 100 نامەمان بۆیێت ئەوە وانەی ترتان نییە پێشخشیکەن ئی باشە مامۆساجێن تۆ مامۆسایەک لە پۆلە وانی کوردی ئەڵێتەوە ئەم ڕوانەکە شەرحەکە سبەی لیانە پرسێتەوە دووسبەی ئیملایان پێەکە بەڕاستیەکەی یعنی ئەگەر تۆ هەموو بابەتەکانی کورسیەکەم مامۆسالەوانەیە بیزوانە بێت تۆ ئەگەر هەر ڕۆژێوانێکی نوێ لێبەی بە 20 ڕۆژ ساڵەکە تەواوەکەی ئەمە یەکەم دووهەم ئێمە وەکوتم لە دەی بەیانی بۆ دەی شەوت خشتە یەکەم دانین خشتە یەکەم دانی دەی بەیانی بۆ پۆلیسی سەرەتایی پەخشیەکەی ئەمڕۆ زانست و عەرەبی لێی زانم عەرەبیان لێ بگورە زانست و بیرکاری لێی ئەی باشە ئەی دەرسەکانی تر کە
قوتابی خوێنکارێکە ئەچێتە پۆلەوە لە ڕۆژەکە 5 دەرس دەخوێنێ لەبەرەوە ئەرکەکە زۆر قورسە قورسەکەەوە تێگەیشتنی شێ بەڕاستی من پێشەوەی کە پرسیارێکی ترپی با من یەک بابەتی کەشێ زۆر گرنگە بەلامەوە باسی تەلەڤیزۆنی پەروەردەی دەستگایکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەر بە وەزارەتی پەروەردەیە ڕاستەوخۆ سەر بە نووسینگەی بەڕێز وەزیری پەروەردەیە سوپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە کە بەڕاستی لە ئێش و ئازار و کێشەکانی تەلەڤیزۆن تێگەیشتووە تا ئەوی بۆشی کراوە هاوکاری کردو و یارمەتی تەلەڤیزۆنەکەی یاوە کێشەکە لەوایە لە زۆربەی زۆری قوتابخانە و خوێندنگاکان بایکۆتە دەوام نییە کارمەندانی ئەم تەلەڤیزۆنە دەوامەکەن ئەوانیش هەمان کێشەی موچە و هەمان کێشەی نەبوونی و هەمان کێشەی هاتوچە و هەمان ئەو کێشانیان هەیە کە زۆربەی زۆری شوێنەکانی تر هەیەە بەڕاستی ناکرێت تۆ زۆر بەڕێز هەیە من ئەمێ بەسەراحەت زۆر بەسەراحەت ئەم قسە بکەم زۆر بەڕێز هەیە خۆی بایکۆتی کردووە و 5-6 مانگە هەر بایکۆتە دانیشە ڕخنەگرێت لە تەلەڤیزۆنی پەروەردەی وەڵا ئەم بابەت وانەیە نابێت لەو کاتا لێ بیرێ ئەم بابنە تۆ حسێبێ بکە ئەم تەلەڤیزۆنە وەکو تۆ کارمەندەکەی لای ئێمەش موچەی وەرگرتووە بەڕاستی من لێرەوە سوپاس یەکە بە یەکانەکە کێشەی تەلەڤیزۆن لە شتێکە خانم خۆت لە تەلەڤیزۆنی شەکەی تەلەڤیزۆن کارمەندەی با بڕێەوە وەڵام مدیر پێی دەرەکەوێ ئەمە دنیا وایە ئێستا من لێرە هیچ دەورێکم نییە ینی من خۆ من ناچم مۆنتاژ بکەم من ناچم تەسویر بکەم من ناچم پەخش بکەم من ناچم لە تەنسیق بەرنامەدانێ ئەمە هەمووی خەڵکی کە بەزێتەوە تۆ مقابلەی منەکەی ینی خۆی دنیاکە وایە لەبەرەوە بەڕاستیەکەی من لێرە سوپاسی یەکە بە یەکانەکەم دەستی ماندووبوون یەکە بە یەکانەکەم چاویان ماجەکەم بەڕاستی خەڵکی زۆر هیلاکن زۆر ماندوون ینی جاری وا هەیە ئێمە هەر یەک قەناتێک نابین بەڕێوە قەناتێکە بی بەڕێوە پەیجێکە بی بەڕێوە چەناڵێکمان هەیە لە تەلیگرام ئەی بی بەڕێوە وەر ئەم هەموو دایک و باوکە ڕازیکە ئەم هەموو قوتابی خوێندکارە ڕازیکە ئەم هەموو مامۆستای ڕازیکە ینی مامۆستامان هەیە ئوسلوبەکەی مامۆستا ئومێدی بەدڵ نییە کەوانەکە ئاڵێتەوە یەک نامی دوور و درێژە بۆ نێرێ دەجاری ژەڵێت جواب ئێمە ساجان خۆرتە پرست نامە نانێری ڕەنگە لەو کاتا 100 نامی تر هاتوێ لەبەرەوە ئەرکەکە قورسە ئێمە شانمان ناوەتە بەری بەڕاستێکی بەڵام وەکو مامۆستاش فەرمووی توانەکەش ئەوە نەیە ڕەنگە ئێمە شەرەوە نەمان پێ بکرێ بەڕاستێکی دەستەکانتان خۆش بۆ لە شتان ساغێ بەڵێ عزیزان ئێمە راپۆرتێکمان بۆ ئامادە کردوون کە تیایدا کارمەندانی کەناڵی ئاسمانی پەروەردەی لێدوانی خۆیان داوە ڕۆژانە چۆن کاروباری خۆیان بەڕێ دەکەن فەرموو با بچینە لای ئەم راپۆرتە و دەگەڕین وڵاتان من ناسک سعید لە پرسراوی ئەرشیف و تەنسیقم ڕۆژانە کارەکان کە لە بەشی مۆنتاژ تەواوە بێ دوایەوە خرێتە ناو سێرڤەرەوانێ و یێتە بەشی ئەرشیف و تەنسیق لێرە ژێمە بەپێی سکرێپتێک کاری پێەکەین لە بەیانیانێ 8:30 لە دەوامین و ئێمە لە بەروی تەلەڤیزۆنیشین جیاوازین لە دایرەکان و کاتی ئەومان نییە بڵێنەوە لە بەرەوەی ئۆفە و عوتڵێ و ئەم شتانە لە بەروی ئێمە دەستگای ڕاگەاندنە وەکو ڕۆژانی خۆمانیتە کاری ئاسایی خۆمانەکەین و سکرێپتێکی پێ دروستەکەین و نێرێ بۆ پەخش بەپێ ئەوە ڕۆژانە پەخش بەپێ ئەو سکرێپتێک ئێمە بۆیان دروستەکەین کاری لەسەرەکەن. من ئامادەکار و پێشکەشکاری دوو بەرنامەم لێرە لە کەناڵی ئاسمانی پەروەردە ڕۆژ باش پەروەردە ڕۆژانی یەکشەمە و سێشەمە ڕاستەوخۆ پێشکەشیەکەین و بەرنامەیەک تریش دیداری تەندروستیە. بەڵێ لە بەرنامەی ڕۆژ باش پەروەردەیە ڕۆژانە راپۆرتمان هەیە لەسەر بابەتەکان و هەندێک جار میوانمان هەیە هەندێک جاریش لەگەڵ مامۆستا ئەرسەلان پێکەوە پێشکەشیانەکەی. کاری من تەکنیکە پێشەشی بەخێراتنتانەکەم کاری من تەکنیکە لە تەلەڤیزۆنی پەروەردەیی ڕۆژانە ئێمە بەرنامەی ڕاستەوخۆمان هەیە ئەو کارانەی پێویستە بۆ ڕاستەوخۆکان لەسەر منە کە جێبەجێیکەم و ئەچیزەکانی کە لێرە ئیشی پێەکەین ئەچیزەی پەخش بیان ئەچیزەی کامێرا و میکسەر و شتەکان ئەگەر هەرچخە لە لێ گۆڕانکاریشی تیابێ هەر ئەگەڕێتەوە بۆ لای من ڕۆژانە ئەو دەرسانەی کە هەشە لە ڕێی ئەنتەرنێتەوە ئێمە محاولاکەین بخێنە سەر تەلێگرام و فەیسبوک بۆ ئەوەی کە تەلەبە خۆشەویستەکان بتوانن سوودمەند بنلی. ئێمە لە تەلەڤیزۆنی پەروەردەی ژمارەیەکی زۆر بەرنامان هەیە بە ڕاستەوخۆ و تۆمارکراویشەوە تۆمارکراومان هەیە هەم لە ناو ستۆدیۆ هەم لە دەرەوە مەیدانیمان هەیە ڕاستەوخۆشمان هەیە کە بەیانیان بەرنمەیەکی هەم پەروەردەی و هەم گشتیشە و هەموو بابەتەکانە گرێتەوە ئەوەش ڕۆژانە هەفتەی 2 ڕۆژ ئەو بەرنمەیەشمان هەیە جگە لە بەرنامەکانی تر
جگە لەمانە دەرسمان هەیە ئێمە کە بابەتێکی زۆر گرنگە لە تەلەڤیزۆنی پەروەردەی وەزانم ژمارەیەکی زۆر خوێندکاران ئەتیمادیان لەسەر ئەم بابەتەیە مامۆستاکان بەس هەوڵ و ماندوونی ژمارەیەکی زۆر لە مامۆستاکان مامۆستایان و سەرپەرشتیارانیش کە پێویستە لێرەوە دەستخۆشییان لێ بکەین لەگەڵ خراپی بارودۆخ و باری تەندروستیانە کەسیان قسووریان نەکرانی وانەکان ئەتوان بڵم لە یەکی سەرەتاییەوە تاوەکو قۆناغی دوانزەی یەکی بنەڕەتی تا قۆناغی دوانزە زۆر مامۆستامان هەبوو کەوانیان توتەوە هەم پیشەیەکانیش مامۆستایانی پیشەیش وانیان تۆتەوە بوو لە جگە لە پەخشکردن لە پەیجی فەرمی کەناڵی پەروەردەیشەوەدا ئەبەزێ کە ئەمەش سوودی زۆری بۆ خوێندکارانە گەیانوە کە نەیانتوانیوە مامۆستای تایبەتیان هەبێت ئێمە وەکو بەشی کامێرا پێکاتوین لە هەرمسەوەر ئەو هەشتا شەشیان ئەسنە دەرەوە ئیشەکە ئیش و کارەکانی دەرەوە جێبەجێکەن دوو مستەوریشمان لە ناو ستۆدیۆیان خۆم و کاکێ من تەمەن ئەوەی کە ئەچنە دەرەوە چاوەڕی پاملێرەکەکەن کە لەگەڵ پاملێرەکان بچنە دەرەوە راپۆرتێکە بەرنامێک شتەکە بیکەن ئەمەش ئەو کارانەی سەرەوەکە لە ستۆدیۆکرێ بەرنامەکان جێبەجێکەن و تەسویرەکەین وەڵام ئەمە ڕۆژانە بەیانان کەین ینی نەفەروشتمان هەیە هی بەیانن کە ئایان هێنین لە دەرەوە بەناو دایرە ئەنجا دوایەوە خەچی ئیشێک هەبێ مەسەن دەرچوونمان تەسویرات مەسەن ئیشی ئیداری و بڵین ئەمانە هەموو ئێمە بەڕێوەیە بین. دووبارە سلااوان لێبێ بڵێ دێمە لای تۆ مامۆسا کە دڵێن تەلەڤیزۆنی پەروەردەیی لە لای ئامی خەڵک یعنی مەشهورە کە پێویستە قوتابیان و خوێندکاران گوێ لەم تەلەڤیزۆنە بگرن و بەجاریە و دابنیشن بەڵام لەم نێوەندەدا مامۆستایانیش بەشێکی گرنگن تا چەند پێویستە بۆ مامۆستایان کە متابعی ئەم جۆرە کەناڵە بکەن یاخود ئەم جۆرە بابەتانی کە لەم کەناڵە پەخش دەکرێت بەدڵنیاییەوە تەلەڤیزۆنی پەروەردەیی تەنها بۆ قوتابیان و خوێندکاران نیە بەڵکو بەشێکیشی بۆ مامۆستایانە لە ڕێگەی کۆمەڵی سەرپەرشتیاری بازمون و بەتوانە کاتێک کە بابەتێک لێرە شلۆڤا ئەکەن کاتێکە کە گفتوگۆ کرێ لەسەرەوە کاتێک کە گۆڕانکاریە لە پرۆگرامە بێ هەر شتێک لەوانەیە بێت مامۆستایانیش سوودمەند دەبن لەلایەک لەلایەکی تریشەوە تەنانەت بەڕێوەبەران و یاریدەدەرانی قوتابخانەش سوودی لێوەرەگرن کاتێک کە سیستەمێکی نوێ لە بواری کارگەڕایەتە کایەوە بڕیارێکی نوێ دەدرێت ڕێنماییکی نوێ دەرەکرێت ئەمانە هەمووی لە ڕێگەی سەرپەرشتیارە کارگەڕەکان و لەم کەناڵە ڕوونەکرێتەوە بۆیە ئەتوانینەوە بڵین کە تەلەڤیزۆنی پەروەردە نەک تەنها قوتابیان و خوێندکاران و نەک تەنها مامۆستایان و بەڕێوەبەرانیش بگرێتەوە بەڵکو دایک و باوکانی ژەگرێتەوە کە بۆی کە بزانن وەکو باسمان کرد بۆی بزانن فەلسەفەی پەروەردەی وڵات چۆنە بە چه ڕێڕەوێکە ئەڕوا لە ڕێگەی ئەوە دایک و باوکان دەتوانن لەناو لەم تەلەڤیزۆنا ببین و بزانن پەروەردەی مناڵەکان بەچێ ئاراستەیەکە بۆ ئەوەی کە هاوکار بن لەو پەروەردەی و بە شێوەیەکی دروست بەرەو پێشەوەی برن. زۆر باشە مامۆستا ئومێد پێم خۆش بزانم بەڕێزت شارەزا لە بواری پەروەردە قورس نەبوو سەرەتا مامەڵەکردن لەگەڵ میدیا چونکە دوشتی زۆر جیاوازم بۆ تۆ چۆن بوو سەرەتا کە دەست بەم ئەزمونە کرد بەڕاستی کامێرە خۆی هەر سامێکی زۆری هەیە من لە ئەزمموی نزیکەی 17 ساڵ وانە تۆ لە ناو پۆلا ڕۆژوا بۆ 10 بۆ 12 وانە تۆ لە دوو دەوامی جیاوازە کاتێکە داوای ئەویان کرد کە پێویستیان بۆ بوو مامۆستایەک یا سەرپەرشتیارێک بێوانەکانی عەرەبی تۆمار بکە کە پەیوەندیان پێوە کردم منیش بە کۆمەڵێک مامۆستام وت بەڕاستی هەمویان هەمان ئەو قسەیانە کرد ئەنوودە و کامێرێ و کۆوایە چەکێک بەرەو ڕوود بێت لەبەرەوەی مەقەت ناتوانین قسەش بکەین نەگوانە شەرەکەین ناچار بووم خۆم وتم مادەم کەزنەیە خۆمیەم ڕاستی لە سەرەتا زۆر ناڕەحەتە تا ڕایی لەسەر ئەوە پێگومانی تر دوایی ڕاگەیاندنیش بەشێکی زۆر زیندوی ژیانە ناتوانین خۆمانی لێ دوورخینەوە و بەبێ ئەوە گوزار بکەین بۆیە توانیمان لەگەڵیا بگونجین. مامۆستا ئومێد کاک دڵبان دێمەڵای بەڕێزت کە ئەم پرسیارە پێم وایە هی بەشێک لە بینەرانیشە ئەو کارمەندانی کە لە تەلەڤیزۆنی ئاسمانی پەروەردەیی کار دەکەن ڕاستەخۆ پەیوەندیان هەیە بە وەزارەتی پەروەردە و یاخود مامۆستان یاخود کارمەند و ڕاگەیاندن کارن کە لێرە کار دەکەن بەڵێ تەلەڤیزۆنی پەروەردە بەڕێوەبەرێتیی سەر بە دیوانی و سەر بە نووسینگەی بەڕێز وزیری پەروەردەیە واتە فەرمانگەیەکە کە سەرجەمیان
کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانەوەتە بڵین بە کوردەکەی مۆزەفن بەڵام خەڵکانی شارەزان لە بواری ڕاگەاندنە هەروەها بەشی کارگێر و ژمێریاریشمان هەیە ئێمە لێرە ئەوکو هەر فەرمانگەیەکی تری ئاسایی زۆربەی ئەوانەی کە لێرە کارەکەن خەڵکانی شارەزان بەڕاستی زۆر شارەزان لە بواری تەکنیک و هونەری و بواری بەرنامەکان و لە زۆر بواری تری کاری ڕاگەاندنە پێشتریش بەڵام ئێستا بەهۆی ئەم بارودۆخی داراییەوە ئەو بابەتەمان نەماوە پێشتریش ژمارەیە کەسمان لەلا بوو کە ئەمانتوانی بە بەرامبەر بە هاوکاریەک بتوانین زۆر سوودیان لێوەرە بگرین بۆ ئەوی کە بەرنامە پێشکەش بکەن یا بابەتی کاری ترمان بۆ بکەن بەداخەوە ئێستا ئەومان نەماوە بەڵام ئێستا لە ئێستاە هەموو ئەوانەی کە کارەکەن سەرجەمیان فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان کاک دڵبەن پێشتر ژمارەی کەناڵەکانی ڕاگەیاندن کەم بوون بە پەنجەی دەست دەژمێران ئێستا ژمارێکی زۆر لە کەناڵی میدیایی هەیە لەگەڵەوەشدا سوشال میدیا ینی هاتوتە مەیدانەکەەوە ئەمە کاریگەری نییە لەسەر بینەری پەروەردە تەلەڤیزیۆنی پەروەردە یاخود بینەرێکی تایبەت بەخۆی هەیە خۆی دنیای ڕاگەاندن و میدیا بەرەو دنیای اختصاصی ئەڕوات تایبەتمەندی ئەڕوا ینی ئەو نەماوە کەناڵێک هەموو شتێک بەخش بکە بەڕاستەکەی تۆ بینەریش بەرەو تایبەتمەندێتی خۆی ئەڕوا کەناڵی ئاسمانی پەروەردەیی ئەتوانم بڵێم یەکێکە لەو میدیا تایبەتمەندانەی کە تایبەتمەندی تەواوی خۆی هەیە ئەویش ئەوەیە مەسەلا تۆ خوێندنە تەواو کردووە هیچ پێویست بۆ نێدانیشی پۆلی چواری سەرەتایی سیر بکەیت یاخود بۆ پۆلەکانی تریش سەر و تریش بەڵام هەندێک جار هەنێک بابەت و بەرنامە هەیە کە پێویستە بۆ خێزان من ڕای شخصی خۆم ئەوەیە پەروەردە لەسەر جادەوە لە پەڕینەوەی شەقامێکەوە دەست پێ ئەکات تا کاتی خەوتن ینی هەموو ئەو بینە وەربگرە ئەمە هەموو پێویستی بە پەروەردە هەیە بەڵام تۆ ناتوانانی بەڕاستی لە ڕێی کەناڵێکی یەک تاکە کەناڵەوە هەموو ئەو بابەت و پەیامە پەروەردەیانە بنێری وڵاتێکی وەکو میسر بابزانم حەوت بۆ هەشت کەناڵی تعلیمی هەیە مامۆستا ینی لەبەرەوەی کە بابەتەکان یەجگار زۆرە ینی تا نەیتە ناوی تا نازانی مەسەلا تۆ چۆن ئەم پەخشە بکەیت وەکو بۆم باس کردی تۆ هەر مەرحەلەیەک لە قوتابخانە لە هەشتی بانی ڕا بۆ 12 و هەموو پۆلەکان بەیەکەوە ئەوە خوێنێ بەس سە یەک تەلەڤیزیۆنێت چۆن ئەو هەموو پۆلە لێبێت این لەبەرەوە تۆزی کێشەی هەیە وەکوتم بینەری تایبەتی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە مەسەلا قوتابی خوێندکار دانیشێ بە دیارەوە دایک و باوکە وای لێکە دانیشێ ینی خۆشبەختانە بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا مەسەلا زۆر جار هەبووە کێشەی تەکنیکی ڕۆئەیە دەرسێکدا پێنج دو ئاکێ پێشەکە خەڵک پەیوەندیەکە ئەو بۆوانەکە نەکرا یاخود نامەئەنێرێ بۆ پەیجەکەمان بۆ ئەوانەی مامۆستا فڵاندانە بەزیەوە یا بۆ ئەوانە کرد ئەمە ئەوە ئەگەێنێ کە بینەر و بەدواداچوونی خۆی هێوانە کاک دڵبەن لە ساڵانی ڕابردوودا لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی بەشێکی زۆر گرنگ هەبوو کە خەڵک زۆر بە تامەزرۆیەوە سێری دەکرد ئەوش بەشی دۆبلاژ بوو ستافێکی باش و شارەزا کاریان تیا دەکرد ئێستا ئەو بەشە ماوە یاخود بۆچی بەشەکە ماوە وەکو بەش لە پرسای بەشەکەش ماوە بەڵام پێشتر وکو بم باسکردی تۆ ئەو بەڕێزانەی کە هاتنە ئێرە دۆبلێر بوون ئیشی دۆبلاجیانە کرد بەرامبەر بە بڕێک پارە بوو بەڕاستی ئەدانێ بەس ئێستا ئەو بڕەپارێن نەماوە ینی خۆتان زروفی باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان وەزعی کوردستان نەزانن چۆنە ئەو بڕەپارەیە نەماوە بێت تۆ ئەو بکەی ئەمە یەک لە بابەتێکی تریش تۆ کە ئەبی بە کەناڵێکی ئاسمانی هەنێک بابەت هەیە ناتوانی پەخشی بکەیت پێشتر کە کەناڵەکان لۆکاڵی بوو ئەکرا زۆر ئاسایی لە سەتەلایت و ئەفلام کارتۆن بڵین ڕێکۆرد بکەیت و دوای بێ دۆبلاژی بکەیت و لێ بێتەوە بۆیە یەکی کێشە سەرێکیەکە کێشەی داراییە ئەجنا تەکنیکەکە ماوە لە پرسای بەشەکە ماوە کارمەندە شارەزاکان ماون کە ئیشیان تیا کرد بە زۆر وتم کێشەی دارایی نەماوە تۆ بتوانانی دۆبلێر بێنی ئیشەکان جێبەجێ بکەن. بەڵێ کاک دڵباند بەدەر لەوانەکان ئەو بابەت و پرۆگرامانە چینکە ئێوە ڕۆژانە بە شوێکی بەردەوام لە تەلەڤیزیۆنی ئاسمانی پەروەردەیی پەخشی دەکەن. بەڵێ ئێمە هەفتانە سێ ڕۆژ لەم دیکۆرێکی ئێستا ئێمە بەرنامەی تیا پێشکەشکەین بەرنامی ستۆدیۆی پەروەردەییمان هەیە بەرنمەیەکمان هەیە هەفتانە دوو ڕۆژ ڕۆژ باش پەروەردە بەیانیان سەعات 9 بەیانی بۆ دەیبیانی پێشکەشەکرێن لەلایەن دوو مامۆستای بەڕێزەوە بەڕاستی پێشکەشەکرێن چەند بەرنمەیەکی تریشمان هەیە وەکو بەستەکردنەوەی مامۆستا بە ئەزمونونەکانمان هەیە کە ناومان ناو بەرنامەکەمان ناو پرۆفایل یعنی ئەو مامۆستانی کە خزمەتێکی زۆریان کردو و ئێستا خانەنشینن بەسەریانەکەی تۆ باسی ئەزمونونەکانی خۆیانەکەن بۆ ئەوی کەنەوەی نوێ سوود لە ئەزمونونەکانیان ببینێ چەندین بەرنامەی ترمانێ بەرنامەمان هەیە ڕۆژانە ئەچێتە قوتابخان و خوێندگاکان کە داوام هەبێ بەسەریانەکاتەوە بەرنامەمان هەیە بەرنامێکمان هەیە من ڕاستەکەمێ ئاماژەیەکی پێ بم ئەو بەرنامەیە بیرۆکی ئەم مامۆستا ئومێدەش بوو کە
لەگەڵمانە ئەوش بەسەرکردنەوەی ئەو کەسانەی کە توانە و بەهرەیەکیان هەیە خوێندنیان تەواو کردووە بەڵام دانەمەزراون ئیشی ترەکەن مەسەلا خلیجی ئەندازیاریە بەڵام دوکانێکی دیکۆراتی کردوێتەوە ینی ئەمە یەکێکە لەو بەرنامانەی کە بەڕاستی من زۆر دڵم پێی خۆشە بەرنامێکی کەسێکی خۆبەخشیش بەڕاستێکی پێشکەشێکە چەندین بەرنامەی تریشمان هەیە کە ژمارێکی زۆر لە بەڕێزانە بەڕاستی بە خۆبەخشانە کاری ئەو بەرنامانەکە هیوای بەردەوامیان بۆ خوازین لەشیان ساغ بێ و دەستەکانیان خۆش بێ مامۆستا ئومێدیەمەوە لای بەڕێزت وەک دەزانین مناڵ ئەو چینەی کۆمەلگەیە کە پەروەردەکردنی زۆر گرنگە پێتوانە کە برەودان بە توانە و بەهرە و یاخود پەروەردەکردنی منداڵان لەم تەلەڤیزیۆنان زیاتر بێت بۆەوەی کە بتوانین بناغەیەکی باش بۆنەوەی داهات و بنیاد بنین دروستبوونی کەسایەتی مناڵ کەسایەتی مرۆڤ لە تەمەنی مناڵیەوەیە واتە گەر تۆ گرنگیت بەو قۆناغی تەمەنیدا بێگومان کەسێکی باش و بناغەیەکی باش بۆ کەسایەتەکەی دروستەکەی هەر لەم کەناڵەوە چەندین بەرنامە کە تایبەت بە مناڵان و بۆ قۆناغانی کە تۆ بەڕێزتان باسیەکەن پێشکەش کراوە بە بەردەوامیش پێشکەشەکرێ بۆ ئەوەی کە ئەو کەسایەتی بۆ مناڵ دروست بێ یەک بگرێتەوە لەگەڵ ئەوەی کە لە ناو ناوەندەکانی خوێندن یا لە ناو باخچەیە پێشکەش بە مناڵەکرێ بۆیە توانم بڵێم لەم کەناڵە نەک ینی سوودی گەیاندووە بە هەموو قۆناغەکان چۆن گرنگی بە وانەکانی پۆلی 12 ئەدرێ لەم کەناڵە بە هەمان شێوە گرنگی بە دروستکردنی کەسایەتی مناڵی ژەکرێت کە لە قۆناغی باخچە و قۆناغی بنەڕەتی 1 و 2 و وازنەی یەکەما بێت. ئامۆژگاریت چێ بۆ دایک و باوکانە کە ئێستا بە پێدانی ئامێرە ئەلکترۆنیەکان یعنی دەستی منداڵەکانیان گرتووە بەداخەوە ئەڵێ ئێمە سەردەمێتێکین کە گرنگی بە هەندێک شت ناین گرنگی بە هەندێک شتین کە سوودی نییە بۆ ژیانی مناڵەکانمان یعنی پێویستە دایک و باوکانەوە بزانن مناڵ بەخێو ناکرێ مناڵ پەروەردە ئەکرێ بەخێوکردن ئاژەڵێکیش بێچۆکانی خۆی بەخێوەکە گەوریانەکە بەڵام پەروەردە ناکرێن بە مرۆڤ بەوە جیاکرێتەوە لە بوونەوەرەکانی ترکە مرۆڤ پەروەردە ئەکرێت دایکان و باوکان لێ ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستە لەگەڵ مناڵەکانیان بن پەروەردەیان بکەن بە ئاراستێکی باش وا نەزانن کە ئیتر ئایپاتێکیان بۆ کڕی بۆ مناڵەکە بە نرخێکی گران ئیتر وا بزانن خواسی مناڵەکان بەدیە ناوە ئیتر هەموو شتێک و پەروەردەیەکە بەڵکو بە پێچەوانەوە ئەو ئایپادە ڕەنگە دەرگای بۆ بکاتەوە بۆ چەندین لادان کە لە دوایە ناتوانێت کۆنتترۆلی بکە هیوادارم ئەم کارە نەکەن و ئاگیان چاودێری مناڵەکانیان بکەن و هاوڕێی مناڵەکانیان بن باشە دەستەکانت خۆش بمەوەسەمێت ئەگەر وەکو دواوسا بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەیی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە و بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستانیش قسەیەکت هەبێ بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە هیوادارم هەر وا درەوشاوە بمێنن و هەنگاو لە دوای هەنگاو وەک چۆن بەڕێبەری ئەم کەناڵە وەکو مناڵی خۆی سیرەکە کاتێک کە پەیوەندیم پێوەکە هەستەکەم کە داوای شتێکەکە هەستەکەم بۆ مناڵێکی خۆی داواکە ینی ئاوا بەو شێوەیە و کارمەندانی ئێرە هەموو با بڵێن بە گروتینێکی زۆر باش و بیگوێدانە هیچ کاریگەریەکی موچە یا هەشتێکی تر لەم کەناڵەوە کاتێک ئێمە هاتوینێتە ئەم کەناڵە خەڵکی تیا بووە کە هیوا هەبووە لە ماڵی خۆی لە ژووریشەوە نەیتوانێت بێتە دەرەوە کە لە ماوەی کەرنتیناوکە هاتوومەتە ئێرە ئیشەکان وکو ئەو ڕۆشتووە نۆرمال جادۆبان کەسی پێوە نەبووە کە هاتوویتە ئێرە سێری کردووە هەمووی بە گیانێک و بە ڕۆحێکەوە ئیشەکە هیوادارم هەروە بۆ شێوە بمێنن سەبارەت بۆ بابلن بینەرانی هەردوو کەناڵ ئێمە بێ ئەوە بزانین کە ئەو کەناڵانە هەمووی خزمەت بە ئێمە ئەکەن و پێویستە سوودیان لێوەگرین و کاتێک کە ڕەخنەشیان لێگرین ڕەخنەی دروستکرد بێ نەک ڕەخنەی وێرانکرد بێ دەستەکانت خۆش بێ بەڕێزکار دڵبەن تۆ چیت هەیە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانی کە بەڕاستی بەم کەناڵەوە ماندوو بوون ڕێزم بوو سڵاوم بۆ هەموو ئەوانی ڕۆژێک لە کەناڵی پەروەردەی کاریان کردووە ئێستا لی دوورن بە هەر هۆیەک بێ و هیوادارم کەناڵی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو پێش بڕوە سوپاسیش بۆ هەموو ئەوانەی کە بەڕاستی بە ڕخنەکانیان کارەکانمان دەوڵەمەنەکەن هیوادارم لە ئایندەیەکی نزیکە هەموو ئەم بارودۆخ و کێشە و گرفتانی کە ئێستا لە کوردستان هەیە بەرەو نەمان بڕوات سوپاسی ژوەکو پێشتری ژوتم بۆ یەکەیەکی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەروەردەی کە بەڕاستی ماندوونە ناسانە شەو ڕۆژکارەکەن دەستەکانت خۆش بێ بەڵێ زۆر سپاس دڵبەن مستەفا بەڕێوەبەری گشتی کەناڵی ئاسمانی پەروەردەیی زۆر بەڕێز مامۆستا ئومێد عەلی وەکو سەرپەرشتیار و شارەزای بواری پەروەردە کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی بەڵێ ئازیزان ئێوارەی ئەمڕۆم پێشکەشکردن دەستخۆشی بۆ کەناڵی ئاسمانی پەروەردەیی کە ئەم ستۆدیۆیان یانێ و توانیمان بەرنامەکەی تیادا بکەین سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ